باجر هولێرە ژی فەرمانبەرێن وەزارەتە بازرگانی گەرەفگرتنێ دانە لەسەر پاشداکەتنا موچەیەنوان بەلێ ئومێد ئەگەر زانیاریەن زیاتر لەسەر وێ گەرەفگرتنێ بمەڕا بدەین. بەڵێ شوان من ئێستا لە بەردەم وەزارەتی بازرگانی و پیشەسازیم دیارە فەرمانبەرانی ئەم وەزارەتەش هاوشێوەی وەزارەتی تەندروستی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی کارەبا مانیان گرتووە. من ئێستا دەمەوێ قسە لەگەڵ وەزیر بکەم، وەزیری بازرگانی هاتۆتە دەرەوە لەگەڵ فەرمانبەران قسە ئەکات، دەمەوێ بچم ڕای ئەو وەربگرم. حکومت لە قەیراندایە خەڵک باوەڕ بە قسە ئێوە نەمایە وەکو حکومت، یعنی تۆ پێت وایە یعنی خەڵک دەبێ هیوا بووە. طبعا ئەزاین چۆنە کاکە ئەمە داوایە کە فەرمانبەرێک دەوامەکە لە هەر دام و دەستگایەکی ڕسمی حکومت ڕاتبی مۆزەف موچەی فەرمانبەر بەشی ئەوە ناکە تەوفیری بکە بۆ مانگی داهاتووتر موچەکەی سەر و بەر ئەگەر بەشی ژیانی ئەمە ڕێژەی هەرە زۆری فەرمانبەران تۆ سەریەکێک مەکەوە مدیر عامە ئەوە وەزیرە ئەوە مستەشارە ئەوەیە ئەوەی تری کە فەرمانبەری ئاساییە موچەکەی سەر و بەر ئەگەر بەشی مانگەکەی بکە ئەگەر نەکە لەبەرەوە بەشی ئەوە ناکات تۆ چەند مانگ جارێک مەعاشی بیتێ. فترەیەکی زەمەنیش تەحمولیان کردووە ئەم فەرمانبەرانە وەلەو ئێمە داواکەین کە زیاتر تەحمل بکەن لەبەرەوەی ئێستا دۆخی حکومت وەکو حکومت من باسەکەم حکومت عیبارەتە لە وەزارەتی مالیە کە دەبێ پارە هەبێ لە حسابیا بێ بە فەرمانبەران حەسەب ئەوەی کە لە وەزارەتی مالیە ئەعلان کراوە چ بۆ هاوڵاتیان چ بۆ حکومت چ ئێمە وەکو وەزیرەکان لە ئەنجومەنی وەزیران کە ئەپرسین پارەیان نییە و ئەو تەسبیحاتانەش کە ئێوە دەیبیستن لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئەوە کە باس لەوە ئەکرێ کە پارە هەیە لە هەرێمی کوردستان پارەکە لە دەرەوەی حکوومەتە ئەمە نیگەرانی دروست کردووە لای هەموو هاوڵاتیە مافیها لەناو ئەگەر ببووری پرسیارێکم هەیە تۆ لە سەرۆشی ئەنجومەنی وەزیران نزیکی ئایا ئاگای لەو وەسی ئەو فەرمانبەرانە هەیە کە سێ مانگە موچیان وەرنەگرتووە لە قەیراندانە پێویستی بەوە نی ئاگای لێ بێ ئاگای لێ نەبێ ئەرکی حکوومەتە هەموو سەری مانگێک معاش بابە فەرمانبەرەکانی کاتێک کە تۆ مانگێک موچە نایی بە فەرمانبەرەکانت هەموو حکوومەت ئاگای لێ موچەی نایەوە پشتی ئێستا لەو فەرمانبەرانە دەکەیت فەرمانبەرەکان 100% داوایەکی ڕەوای خۆیانە دەیکەن و کەس ناتوانێت نکۆڵی لەوە بکات لە هیچ جێگایەکی حکوومەت لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی هەرێم هەر بەرپرسێکی ئەم وڵاتە بچی قسەی لەگەڵ بکەی ناتوانێت نکۆڵی لەو حەقە بکە چکە ئەوە ئەرکێکە بە قانون تەسبیت کراوە کە حکوومەت دەبێت لە کاتی خۆی موچە با بە فەرمانبەران بەڵام لە هەمان کاتە ئەم حکوومەتە ئێوە خۆتان نەزانن لە چەند لایەکەوە قەیرانی هەیە ئێستا ئێمە کە لەگەڵ وەزارەتەکان قسەکەین ئەوەی کە زۆر معنیە وەزارەتی سامانە سروشتەکانە وەزارەتی مالیە لەگەڵ وەزارەتی مالیە قساکەین لەگەڵ وەزارەتی مالیە قساکەین دەڵێ پارە نییە یەک دینار لە حسابمانە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان قساکەین ئەڵێ ڕاستە نەوتە فرۆشرێ بەڵام مەشاکیل هەیە و پارەکەم بۆ تەحویل نابێ مشکلەی هەیە ئەویش لەبەرەوە بەڵێون وەزیرەکانی تر کە هەندێک وەزیریشانە لەناو حکوومەتدا ئێستا ئێمە نە پێمان وتون بچنە سەر شەقام نەدەشوانین ڕێگری بکەین چکە ئیمانمان بەوە هەیە کە ئەوە داوایەکی ڕەوای فەرمانبەرانە دەتوانن داوای بکەن و هیچ کارێکیشان نەکردووە کە شایانی ئەوە بێ ڕێگری بکەین تەنیا هاتوون داواکاری خۆیان دەگەێن نە حکوومەت لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە دەگەێنە هەموو لایەک بەڵام ئێمە داوایان لێ یەکەین زیاتر سەبریان هەبێ و ئێمە شەو لەدەین داوایان هەبووە لە ڕووی دەوامکردنیان هەندێک کار ئاسانیان بۆ بکرێ ئێمە هەوڵەدەین ئەو کار ئاسانیان بۆ بکەین زیاتر خۆڕاگر بن بۆی ئیشی هاوڵاتیان نەوەستێ ئێمە شەو لەدەین هاوکاریان بین بەڵام لە ڕووی موچەوە ئێمە وەکو حکوومەت ئەوەی کە باسمان کردووە یعنی ئەمە جارێک و چەندین جار ئێمە باسمان کردووە کە مەفروزە فەرمانبەر لە کاتی خۆی موچەی پێ بدرێ لایەنە پەیوەندیدارەکان کە وەزارەتە پەیوەندیدارەکان کە بەرپرسیارن لە کۆکردنەوەی داهاتی ئەم هەرێمە باس لەوەکەن کە پارەیان نییە و ئەو داهاتی هەیە بەشی ئەوە ناکا کە موچەی فەرمانبەران لە کاتی خۆیان دابەش بکەن ئەمە ڕێی ڕسمی حکوومەتە
بەڵێ شوان ئەوە قسەی وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان و من دەمەوێت چەند فەرمانبەرێک وەربگرم کە